بەڵام کاتتان باش. بینەرانی خۆشەویست بە ئاوردانەوە لە هەواڵەکان هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی تەوەرێکی تر و باسێکی تر پێشکەشیەوەی عزیز بکەم لەگەڵ میوانێکی بەڕێز. هەروەکە ئاگادارن ڕێککەوتنی نێوان کۆماری ئیسلامی ئێران و وڵاتانی زلهێز 5+1 درێژەی هەیە و ئەم باسانە لەلایەن دەسەڵاتدارانی هەر چەند لایەنەوە هەرجار و بە شێوازێک باسی لەسەرەکرێ. بۆ وێنە مەسەڵەن جاروبار ئەبینین هەر لەم چەند ڕۆژەی پێش ئێستا خۆپیشاندان لە ئەمریکا کرا ئەو کەسانەی کە دژی ڕێککەوتنی نێوان ئێران و وڵاتانی 5+1 بوون یان سنای ئەمریکا پشتگیری لە ڕێککەوتنەکەیەکە. ئەمە لە ئەمریکا بە دوو شێواز ئاراستەی هەیە یان ڕۆحانی دەڵێ من ڕێگە نادەم بڕێک کەس کە دژی بەرژەوەندەکانی خەڵکی ئێرانن بێن و بربەست لە نێوان ئەم سیاسەتەی کە کۆماری ئیسلامی پێشی گرتووە دروست بکەن. لەلایەکی ترەوە خامنەی دەڵێ هێشتا لەسەر ئەو قسانەی پێشووتری خۆی و کۆماری ئیسلامیە بەگشتی کاڵێ ئەمریکا هێشتا هەر ئەو شەیتانە گەورەیە کە لە دنیا خۆی دەردەخات. لە شوێنێکی ترە سەرۆکی ئاژانسی ئەنەرژی ئەتۆمی ئێران دەڵێ 85 ملیۆن خەڵکی ئێران خەریکە بێتە قوربانی ئەحساساتی چەند کەسێک کە ئەیانەوێ خۆیان بە دەسەڵاتدار و زلهێز پیشان بدەن. لە شوێنێکی ترە ئەو هەموو دژبەریە کە سەیریەکەین لە نێوان ئەم دانوستانە کە لە دنیا خەریکە ڕوەدار بۆ ڕێککەوتنی ئێران و 5+1 کە سەیریەکەی ئاکامێک یان ئەنجامێکی تەمومژاوی دروستەکە کە ئەمە پرسیار دروستەکە ئایا لە نێوان ئەم هەموو دژبەریە ڕێککەوتنێک دروست ئەبێ یان نە. بۆیە ئەمانەمان هەموو کۆ کردوتەوە کە وەکو پرسیار ئاراستەی کاک سۆران پاڵانی مامۆستای زانکۆیەکەن. کاک سۆران بەخێر بێت. کاک سۆران ئەگەر وەکو سەرەتا تۆ ئەو خاڵانەی کە ئاماژەم پێکرد چییە بینی بۆ داهاتوویەکی ئەم ڕێککەوتنی نێوان ئێران و 5+1؟ لە ڕاستیە هەر لە سەرەتای دانوستانەکان کە چەند ساڵێکی خایان و کۆمەلگای نێودەوڵەتی بەتەواوی فشاری بۆ ئێران هاورد کە مل بۆ ئەم ڕێککەوتنەداوە بە ناچاری ملی بۆم ڕێککەوتنەدا دوو ئاراستە هەم لە نێو خودی کۆمەلگای نێودەوڵەتی و هەم بەتایبەت لە خودی نێوخۆی ئێرانیشە حاکمە کۆمەڵێک لەگەڵ ڕێککەوتنە لەگەڵ ئێران و کۆمەڵێک دژی ڕێککەوتنە لەگەڵ ئێران و لە خودی ناخۆی ئێرانیشە کۆمەڵێک لەگەڵ ڕێککەوتنەوە کۆمەڵێک دژی ڕێککەوتنە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و لەسەر هەمویانەوە ئەمریکا. بۆیە هەر لە سەرەتای دانوستانەکان و لە ئاکامە کە بە نەتیجەیەک گەیشت دژبەری لە هەرتوو لا هەبووە و لە ئەنگلیش لە هەرتوو لا هەبووە. کێشەی کۆمەلگای نێودەوڵەتیەوە بەشێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژئاوایی ئەوەیە کە بەتایبەت هاوپەیمانەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە متمانیان بە ئێران نییە و مخالفانی بەتایبەت ئەمریکا لە نێوخۆی خودی ئەمریکا کۆماریەکان دژی ئۆباما ئەوەیە کە ئێران جێ ئەو سقە نییە و جێ ئەو متمانە نییە کە کۆمەلگای نێودەوڵەتی ڕێککەوتنێکی واوە لەسەر هەمویان و ئەمریکا بەو ڕێککەوتنە ڕازی بێ و لە هەمان کاتیشە هاوپەیمانەکانی ئەمریکا ئیسرائیل عەرەبستانی سعودیە و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە متحیدی ئەمریکا لە قەڵەمەدرێن دیگەرانی خۆیان هەیە لە ڕێککەوتنی ئەمریکا لەگەڵ ئێران و پێیان وایە ئەمە دەرەتانێکی گەورەتر بۆ ئێران نەڕەخسێنێک کە دەست درێژی زیاتر بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەرە بە چالاکیە خراپەکانی خۆی وە پشتی گروپە تیرۆریستەکان بگرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە هەمان کاتیشا ئێمە دەزانین سیستمی سیاسی لە ئێرانە لە 35 ساڵ و 36 ساڵی ڕابردووە هەمیشە تەکیدی لەسەرەوە کردووە کە ئەمریکا شەیتانێکی گەورەیە و ئەمانە استراتیژیەکیان هەیە کە کۆمەلگا استراتیژیەکیان هەیە کە دژی بەرژەوەندەکانی ئێرانە و بەردەوام لە ڕووی ئایدۆلۆژیەشەوە ئەم سیستمە کێشەی هەبوو لەگەڵ غەرب و لەگەڵ خودی ئەمریکا. بۆیە ئاسان نییە لە خودی نێو سیستمی سیاسی ئێرانیشە ئەمە بە ئاسان قبول کردەوە دژبەری نەبێ. بۆیە ڕێککەوتن لەگەڵ شەیتانی گەورە بە پاشەکشل لە ئایدۆلۆژیەوە پاشەکشل لە ئەو هەموو دروشمانەی شۆڕژ ئەبین لە نێو خودی سیستمی سیاسی ئێرانیشەوە ئێمە دەبینین لە دوای هاتنە سەرکاری ڕۆحانی و ئەو قەیرانەی کە لە چەند ساڵەکانی ڕابردووە لە سەردەمی حکومەتی ئەحمەدی نەژاد ڕوبەڕووی ئێران بووە ئێرانی بەرەو داڕوخان و بەرەو داتەپینێکی ئابووری گرنگ و خەڵک بەرەو هەژاری و بەرەو نەداری و بەرەو بێکاری زۆرتر ڕۆیشت بوو و لە هەمان کاتە خودی دەوڵەتی ئێرانیش لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە هەرێمەتیە لە ڕووی دیپلۆماسی و سیاسی و پەیوەندی نێونەتەوەیەکانەوە بەراو پەراوێزخستنێکی گشتی نێودەوڵەتی چوو. بۆیە ئەمان ناچار بوون بە شێوەیەک ئەم حکومەتە تازە کە کۆمەڵی دروشمی گەورەی هەڵگرت بوو ناچار بوون بە شێوەیەک لە شێوەکان بە هەندێک داواکاری کۆمەلگای نێودەوڵەتی بدەن. بۆیە حتا خودی خامنەیش کە کەسی یەکەمەوە قسە یەکەم لە ئێرانەکەوە هەر حکومەتێک بێتە سەرکار دەبێت گۆڕایاڵی فەرمانەکانی ئەو بێ ملی
دا بە ئەم ڕێکەوتنە بۆیە هەر لە سەرەتا وەک جنابیشی باسی کرد ئەگەر ئاوڕێک لە دانوستانەکان بدەینەوە دوو لایەن هەبووە کە لە چ لە نێو خودی کۆمەلگای نێودەوڵەتی و هەرێمی و چ لەگەڵ لە نێوخۆی ئێرانیشا کە لەگەڵ ڕێکەوتنن و لایەنێکی دیکە هەیە کە لە دژی ڕێکەوتن بۆیە من پێم وایە ململانێ بەردەوام بێ و تا ئێستاش خودی ئەو کەسانش کرد لە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئێران لە ڕێکەوتنا بوون هێشتا متمانیان بە ئێران نییە و لە 5 مانگی ڕابردووە دوای راپۆرتی ئاژانسی ئۆتۆمی و لیژنەی پێشکێنران بۆ ئێران با بزانین پابندی خاڵەکانی ڕێکەوتنامەکە بۆ هێشتا هەندێک خاڵی ڕێکەوتنامەکە کەوێتە باری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە دەبینین لۆبیگەری هەرتوو لە چ لە ناوخۆی ئێران وە چ لە دەرەوە دژی ڕێکەوتنەکە بەهێزە و لایەنگیرەکانش هەوڵ دەدەن کە لەگەڵ ڕێکەوتنن بەردەوام لۆبیگەری ئەوەکەن کە ئەم ڕێکەوتنە بە جۆرێک لە ئارامی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز و بۆ دنیا لە قەڵم بدەن بۆیە لە ڕاستیا مانگەکانی داهاتوو و ساڵەکانی داهاتوو دەتوانم بڵم تا ساڵێکی دیکە تۆ دەتوانی نەتیجەیەکی دروستتر و تەحلیلێکی دروستتر لەسەر قسەکانی هەرتوو لا بکەی بەڵام ئەوەندە ئەزانین ئەم دوو ڕەوتە لە ململانیان و دەبینین چ لە نێو خودی ئێرانەوە چ لە خودی ئەمریکا مەسەلەن کۆنگرێسی ئەمریکا ڕەدێکاتەوە بەڵام سەنا تەئیدی پشتیەگرێ بۆیە ئەم دوو لۆبیە بەهێزن هەرتوولا و هەرتووکیان لە ململانیان پێم وایە تا دوای یەکەمین راپۆرت زۆر چت ناتوانانی دقیقەن تۆ بڵێ 100% بە و نەتیجاگە باشە لێرە پرسیارێک دروستە بێ لە ئەمریکا بە تایبەتی کۆماری خوازەکانەوەی کە خۆشی ئاماژەی پێکرد دژی ڕێکەوتنەکەن لە ئێرانیش ئەوانەی کە وەکو ئەڵلقەیەکن لە دەوروبەری خامنەی کۆبوونەوە یا تونداژۆکان یان ئەوانەی کە دژی ڕێفۆرم خوازەکان ئایا هیچ خاڵێکی هاوبەش لە نێوان کۆماری خوازەکان و ئەوانەی دەوروبەری خامنەی بەدیەکرێت کاک فەدڵ کێشەی ئەمریکا و ئێران و کێشەی ئەم دوو ڕەوتە کە باسی کرد کێشەی سیستمێکی ئایدۆلۆژیە و کێشەی سیستمێکی استراتیژیەکە هەرتوو لە هەیەە ئێران نایەوێت دەستبەرداری ئەو استراتیژیە بێ کە کار لەسەر دامبەزراندنی ئیمپراتۆریەتێکی شیعاکە و ئێران ناوێت دەستبەرداری ئەم جۆرە لە دەستێوەردان بێت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەوە لە دنیا و ئەمەش بۆ کۆماری خوازەکان کە هەمیشە بە شەڕانگێز و بەردەوام لە سیاسەتی خارجی خۆیانە هێرشیان کردوتە سەر وڵاتانی تر و دەستێوەردانیان لە وڵاتانی تر کردووە و سیاسەتی خارجی بۆ ئەوان گرنگتر بۆ لە سیاسەتی ناوخۆی وڵاتەکەی خۆیان و بەردەوام دەستیان خستە ئەفغانستان عێراقیان ڕزگار کرد و بەردەوام پاڵپشتێکی زیاتریان هەبووە بۆ هاوپەیمانەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عەرەبستانی سعودی بۆ ئیسرائیل بۆ حتا بۆ تورکیا خودی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەستەکەن ئۆباما و سیاسەتەکانی نەرمونیانترە لەگەڵ ئێران و ئەمە ڕێگایکی کردوتە بۆی ئێران دەستێوەردانی زیاتر لە وڵاتانەوە بکەوە ئاسایش و ئەمنیەتی ئەمان بخاتە خەتەرترەوە بۆیە حتا لە خودی نێوخۆی ئێرانیش پێیان وایە ئەم حکومەتە کاتەوە سەرکار نەرمونیانە بەرامبەر ئەمریکا و ئەمە کۆمەلگای ئێران بەرەو کرانەوەیەکی داخڵی ئەباوە ئەمە لەگەڵ مەفهومەکانی ئەنقلابە و لەگەڵ خودی ئەو استراتیژیە ئاینیە کە ئەوان هیانە و ئەو استراتیژیە کە ویلایەتی فەقێ داریشتووە ناتوە ینی کۆمەلگای ئێران بەرەو ئەوەی پێڵەن کۆمەلگایەک ئەبا کە لە مۆدلی ڕۆژئاوایە بێەوە ئەمە بۆ کۆنەپارێزەکان و بۆ کۆنسەرڤاتیڤەکانی جا ئوسوڵگەرەکان جێگەی قابلی قبولنە بۆیە دوو استراتیژی هەیە ئەم استراتیژیەک کە پێی وایە بەهاتنی ئۆباما ئەمریکا زەلیلتر بووە و ئەمریکا پاشەکشەی کرد لەسەر سیاسەتی خارجی خۆی و دەبێ ئەو هەیمەنە بۆ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز بگەڕێتەوە و پێیان وایە کە بەتایبەت کۆماریەکان پێیان وایە بەهاتنی ئۆباما و سەلەنگاری ئۆباما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەرەتانی زیاتری بۆ ئێران کردوێتەوە کە حتا ئاسایشی هاوپەیمانەکانی ئەمریکاش بکەوێتە خەتەرەوە بە هەمان شێوەش لە ئێران ئەو ڕەوتە هەیە کە ڕۆتێکی کۆنسەرڤاتیڤ و ئوسوڵگەرایە و پێی وایە بە دانیشتن لەگەڵ غەربە ئێران خەریکە بەها و ڕەمزە کۆمەڵی پرینسیپی گشتی خۆی کە استراتیژە بۆ ئەو و بنەمایە بۆ ئەو لە دەستیەدا بۆیە ئەمە خاڵی مشتەرەکە ئەمە خاڵی مشتەرەکە لەنێوان هەردوو حەسەن ڕوحانی ئەڵێ من ڕێگە نادەم کەسانێک ئەو بە شێوازێک ناوێ باڵێ کەسانێکی تۆنداژۆ وەکو بە شتێکی کەم ناوێنە بە ئۆمێدەکانی خەڵک بکەنە نائۆمێدی حەزەکەم ئەمە بەم شێوە باسی بکەم یا پرسیاری بکەم لێت ئایا ئەوەی کە ئەو لەفزەی بەکارەبە ئەڵێ ئەدەیەک وەکو ئەدەیەکی کەم ناوێ ئەبات ئەدەیەکی کەمن و ئایا ئومێدێک ماوە لە ئێران یان نا سیستمێکی گەورە لە پشتی ئەوانەیە لە نێو ئێرانە لە ڕاستیە منیش هەروەندە دەمێ بپرسم ئومێدێک هەیە ئاخر بۆ ئەوەی بمێنێ خەڵک بۆیە دنیان بە حەسەنی ڕۆحانیدا بۆی ئاڵوگۆڕێک دروستکە لەو فەزای کە
لە 8 ساڵی ڕابردووە خۆڵقابوو لە ئێران خەڵک بۆی دەنگیان بە حکوومەتی ڕۆحانیدا بۆی بێکاری چارەسەرکە بۆ ئەوەی کۆمەڵی ئاڵوگۆڕی داخلی لە ئێران بکە بەڵام دەبینین خودی ئەو ڕێککەوتنشکە ئێستا کراوە و حکوومەتەکەی ڕۆحانی بە دەستکەوتێکی گرنگی خۆی ئەبینەوە پێی وایە توانیوێتی سەرکەوتنی گەورە بۆ کۆمەلگای ئێران دەستەبەر بکە هەر لەگەڵ یەکەم ڕێککەوتنەکانە باڵی ئوسوڵگەرا ئەو ڕێککەوتنە بربەستیان بۆ دروست کردووە خودی خامنەی قسەی کردووە دژی ئەمریکا جارێتتر وەستایەوە بۆ سیاستەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە محکوم کرد و ئەوتی ئێمە بۆ پشتیوانی خۆمان لە مەزلومان هێشتا هەر بەرداوام بین ئەخر ئەم دوانە یەک ناگرێتەوە بە تایبەت خودی حەسەن ڕۆحانی و کابینەکەی ئەیانەوێ کۆمەڵی دۆسیە گرنگی تر هەیە کە ئێران تووشی هاتووە لە کۆمەلگای نێودەوڵەتی مەسلەی دۆسیە تیرۆرە مەسلەی دۆسیی مافی مرۆڤ مەسلەی دۆسیی کۆمەڵی ڕاوابتی بینەملەلیە ئەیانەوێ ئەم دۆستانەش حەل بکەن و ئێران ڕۆڵێکی تر پەیدا بکاتەوە لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە کۆمەلگای هەرێمیە ئەیانەوێ ئێران کێشمەکێشەکانی خۆی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێبێنێ بەڵام هەر دوای ڕێککەوتنەکەی ئێمە ئەبینین گەورەترین باندی تیرۆریستی ئێران لە بەحرین دەستگیرەکرێ تەقینەوە لە وڵاتانی سووریا و لوبنان بەردەوامە لە کۆیت لە ئیمارات ئەمە کە وڵاتانێکن کە لە دەوروبەری ئێران دەستێوەردانەکان ئێران لەرانە زیاتری کرۆ کەمتر نەبووە و کارە خراپیەکانی زیاتر بووە کەمتر نەبووە بۆیە بەردەوام منەتوانم بڵێم لە ڕاستیە یەک قسە بکەم حکوومەتی ڕۆحانی حکوومەتی شیعارەکانە شیعارە جێبەجێ نەکراوەکانە و نایشتوانێت جێبەجێکە ئەو بەردەوام ئومێدەدا لە کاتێکە ئومێد نیە لە ئێران ئێمە دەبینین لە دوای ڕێککەوتن کە هەموو کۆمەلگای ئێران پێیوا بوو و پێشبینەکان ئەوە بوو کە ئێران بە حکمی ئەوەی کە کۆمەڵی سزا نێودەوڵەتی لەسەر لاچێەوە مەسلەی کرانەوەیکی ئابووری بەسەر ئاکرێتەوە نرخی تمەن زیاتر بەرەو خوار هاتووە تاوای بەرەو سەرەوە بچێ بێکاری زیاتر بووە بێئومێدی زیاتر بووە ڕەوتی کۆچکردن زیاتر بووە لە ئێران و ئەعدامەکان زیاتر بووە و بربەستی چالاکیە مەدەنیەکان حتا زیاتر بووە لە هەمان کاتە ڕێژەی زیندانیکردنی خەڵک زیاتر بووە و دەستگیرکردنی خەڵک ئاسایی بووەتەوە کەمینەکان زیاتر مافیان پێشی دەکرێت ئاینە جیاوازەکان جگەلەوە پراوێ زەخرم ڕێگری لە بەڕێوەچوونی ڕەورەسمە ئاینەکانیان نەکرێت دێ حکوومەتێک کە جێگای ئومێد بێ بۆ خەڵکەوە بێ ئومێد بەخشێ دەبێ ئەمانە ڕعایەتکە و دەبێت دەرەتان بۆ ئەمانە بکاتەوە بۆیە ئومێدێک نییە تا قسە لەسەر ئەوە بکرێ یا ئەو قسانەی ڕۆحانی لە ڕاستی هەروەکو و شعارەکانێکە لە ئینتخاباتە دای و ئەوێ بڵێ من هەم و هێشتا ئەو بربەستانەی کە لە بەرەم دروستیەکە من حسابی لەسەر ناکەم بەتابێت دەمێژە بینین خامنەیش ئەو لە ڕاستیە ئەو کە دەسەڵاتی گشتی ئێرانی بەدەستی و لە ڕاستیە ئەو پشتیوانێت سەرسەختەی لە ڕۆحانی نییە چراسە و سەڵکردن بۆ ڕێکەوتن بۆ نەجاتدانی ئێران بوو لە قەیرانێکە کۆمەلگای نێودەوڵەتی ئەخیرین دەرەتانەکانی خۆی پێدابوو ئەخرین هەلەکانی پێدابوو نەدەبووە ئێران لە دەستی بدا ئەگەر ئێران و هەلەی لە دەستدایە تووشی کارەساتی گەورەترە بوو بۆیە ڕۆحانی پێی وایە کە چراسەوزێکی بۆ هەڵکراوە کابینەکەی ئەو ڕێکەوتنەی کردووە لە هەموو هینەکانی ترا ئەتوانێت بە ئاسان بچێتە پێش نەخێر ئەوەندە دەرەتانیان پێداوە بۆ ئەوەیە کە جۆرێک ئێران هەناسە بدا و جۆرێک ئێران ئەو قەیرانە نەکە ڕوبەڕووی بۆ تۆ جۆرێک ئارامش بەخۆی بەخشێەوە جۆرێک لەو فشارانە بۆ سەر خۆی کەم کاتەوە هەتا ئەوێ و بەسە بەس باشە ئەگەر ئاماژەیەک بە وەزی ئابووری و باسی تمەن کرد ئایا وا نازانیت ئابووری یان بازار بێ سانسورترین شوێنەکە کە ئەتوانین ئاماژەی پێ بکەین بۆ ئەوەی کە ئەو سیستەمە یان ئەو سیاسەتەی کە هەر وڵاتێک پێشەوەی گرتووە ئایا سەرکەوتۆ یا سەرکەوتو نیە بۆیە هەر لە کۆتایی ئەم هەفتەی پێشوە بینیمان دیسانەوە نرخی دلار چوە سەرەوە ئایا ئەوە ئاماژە نییە بەوەی کە ئەو سیاسەتەی کە گرتویانەتە پێشەوە یان ئاکامی ڕێکەوتنەکە بەرەو ئالۆزیەکی زۆرتر دەچێت بەپێی یەکی لە کێشەکانی اقتصاد ئێرانەوەی کە لەسەر ئەساسی نەوت سەرچاوەیەکی گرنگی داهاتی بوجە و اقتصادی ئێرانەوە ئابووری ئێرانە و دەبینی لە ساڵەکانی ڕابردووە حساب لەسەر ئەمە بۆەوە هەناردەکردی نەوتی ئێران بۆ 1 ملیۆن بەرمیل دابەزیوە کۆمەلگای نێودەوڵەتی و خودی ئۆپێک ڕێگەی نەداوە لەوە زیاتر ئێران بەهۆی ئەو سزانەی لە سەرەتی بینێرێ و ئێمە ئازاین نەوت لە مەسەلەی $100ەوە هاتۆتە $40 و $39 و حتا دەڵێن عەرەبستانی سعودی بۆ جارێکی تر بەرنامەی ئەوەی هەیە کە نەوت بهێنێتە خوار بۆیە ئێران دڵی بۆ خۆش بوو لە دوای ڕێککەوتنەکە کە بتوانێت ئەو سزا ئابووریانەی کە لەسەری لاچێەوە ڕێژەی هەناردەکردنی نەوت زیاد بکە بۆیە
یەکێ لە موشکیلەکانی ئێران ئەوەیە کە ئێستا بازاڕی نەوتیشکە یەکێ لە بنەما سەرەکیەکانی یا سەرچاوە سەرەکیەکانی ئابووری ئێران پێک دێنێ بازاڕی شکاوە و هەندێک دەوڵەتی تر هەیە ڕەنگە بتوانێت لەو سعرە کەمتریش بیفرۆشێ بەس بۆ ئەوەی بتوانێت اقتصادی خۆی پێڕاگرێ. بۆیە ئێران لە ڕاستیە ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی اقتصادی بووەتەوە کە پلانێکی درێژخایانی گەرەکە کە ئێران لەمە نەجات بدەوە دەبین بە پێی پێشبینەکان کە خەڵک و مێدیەوەی هەبوو کە ڕێکەوتن بکرێ ڕەنگە تمەن بەهای بۆ بگێرێتەوە تمەن زیاتر بێبەها بووە لە ئێران و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بازاڕی ئێران و اقتصادی ئێران خاوەنی پلانێکیدا بۆ داڕێژراو نییە کە سەرچاوەکانی خۆی لەسەر ماڵیات و لەسەر داهاتی ناوخۆوە لەسەر بنەما اقتصادیەکە بە پێی ئەو بنەما سەرەکیانەی کە بۆ اقتصادی دەوڵەت پێویستە کشت و کاڵە نازانم سەنعەتە و لایەنەکانی دیکەیە کە اقتصادی دەوڵەتی لەسەر بەندە بنیاد بنرێ. ئێمە ئابینین بەهۆی ئەو کارەساتە ئابووریە و ئەو سزانەی کە لەسەر ئێران بووە کارەساتی اقتصادی ڕوودا لە ئێران کارخانەکان پەکیان کەوتووە کشت و کاڵ وەکو جاران ئەهەمیەتی پێنەدراوە حکوومەت نەیتوانیوە خاوەنی نەخشە ڕێگایەکی دروست بێ لە بواری اقتصادیەوە بۆ نەجاتدانی خۆی و لە هەمان کاتا ئێران بەهۆی دەستێوەردە نابێ ئەو خاڵەمان لەبیر بچێ ئێران بەهۆی دەستێوەردانەکانی و پەلهاوێژیەکانی و پاڵپشتیەکانی لە گروپە تیرۆریستەکان و لە وڵاتانی منتەقا بەشێکی زۆری اقتصادی ئێران و پارەی ئێران بۆ پاڵپشتی حیزبوڵای لوبنان نەچێ بۆ پاڵپشتی حەماسی فەلەستین نەچێ بۆ پاڵپشتی ئەسەد و گروپەکانی حیزبوڵا و شیعە مەسەبەکان لە کۆیت و عەرەبستانی سعودی وڵاتانی دیکەچێ لە جیهانە. بۆیە لە ڕاستیە تا ئێستا ئەسەد لە 4 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردووە هەموو شەڕاکە و هەموو کاولکاریە اقتصادی لە سووریا وجودی نەماوە هەمووی بە پارەی ئێران و ئەو پارەی ئێرانی لەسەر اقتصادی ئێران و لەسەر خەڵکی ئێران کەوتووە. بۆیە ئێران لە قەیرانێکی گەورەی اقتصادیەوە ڕێژەی بێکاری ئەوەندە زۆر بووە کە حکومت نازانێت بەڕاستی پلانێکیشی نییە بۆ دەرباز بوون. هەژاری زیاتر بووە و بەهای تمەن ڕۆژ لە ڕۆژ بەرەو خواردتر دێ و ئەمەش جارێکی تر زەربە لە اقتصادی دەوڵەت دەدات چونکە ئەو معاملانەی کە دەوڵەتێکە بە دۆلار دۆلارەکە دێنێت خۆ دەبێ حکومت خۆی پارەی تمەن جارێکی تر بخاتەوە بازار. ئەمە لە اقتصادی دنیا وایە کە تۆ پارەی ئەو جۆرە پارەی کە وڵاتی بەکاری دێنێ ئەوە لە بانکانی حکومەتە بانکانی حکومت لەم جۆرە لە پارەی نەماوە لە ڕاستیە ئێستا نازانێت چی بکە. بەو هەموو خاڵێکە ئاماژەت پێکرد وەکو دوایین پرسیار بەو هەموو خاڵێکە ئاماژەی پێەکەی ئایا خۆتی شارەزای یاسای نێو دەوڵەتیت ئایا هیچ بربەستێک ئەتوانرێت لەلایەن وڵاتانی زلهێزەوە یان ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانەوە بخرێتە بەر پێی ئێران هەرچەند تایسەش بڕێکاریان کردو بەڵام ئایا ئەتوان بە هێزێکی زۆرترەوە بتوان ڕێگری لە ئەو کارانەی بکە ئێستا ئاماژەت پێکرد؟ بەداخەوە بەرژەوەندی ئابوووریەکان و کۆمەڵە فاکتەری دیکە دەوری سەرەکی هەبوو بۆ مانەوەی ئێران بەم شێوەیە و وڵاتانی ڕۆژئاوایی و بەتایبەت لە سەرەوەی هەمویانەوە ئەمریکا و جۆری ئەو سیستمە سیاسیانەش کە ئەو حیزبە سیاسیانەش کە بەدەسەڵاتی سیاسیەگەن لە وڵاتانە تەسیریە لە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئێران. من دڵنیام ئەگەر کۆماریەکان لەسەر کار بەیان ئاخاری ئێران و هەڵسوکەوتیان لەگەڵ ئێران بەرەو ئاخارێترە چوو و خودی بەشێکی زۆری بێدەنگی بوونی کۆمەلگای هەرێمیش بەرامبەر بۆ هەموو دەستێوەردانی ئێران وەکو وڵاتانی خەلیج و کەندا و تورکیا و حتا ئیسرائیل بە شێوەیەکی عملی ئەمانە دەرەتانی زیاتری بۆ ئێران ڕەخساندووە. بۆیە بەرژەوەندی ئابوووریەکان و مەترسی گەورەکردنەوەی مەترسی ئێران لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر جیهان ئەم شانسەی بە ئێران داوە کە کۆمەلگای نەودەوڵەتی و ئەقلیمیش چی باجی زیاتری پێبدا و ئیمتیازی زیاتری پێبدا. لە ڕاستیە ئەو ئێران هەر لە قانونی ئەساسیەکەیەوە بگری ئەبینی ئەم دەوڵەتە هەر لە قانونی ئەساسیەکەیەوە خەریکە هیچ حرمەتێ بۆ مافی ئینسان بۆ مافی کەمینەکان بۆ هاوڵاتیەک لە ئێرانە وجودی نییە بۆ هیچ ئاینێک وجودی نییە. دەزانین ئەم سیستمە سیاسیە بە هیچ شێوەیەک لەگەڵ پرینسیپە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و دیموکراسی نایەتەوە. ئەسڵەن سیستمی سیاسی ئێران دیموکراسی تیا غایبە مافی مرۆڤ تیا غایبە مافی ڕێزگرتن لە ئاینەکان تیا غایبە مافی ڕێزگرتن لە کەمینەکان تیا غایبە. تۆ چاولێکە کاک فازڵ بە پێی قانونی ئەساسی ئێران 170 خەڵکی ئێران ناتوانێت خۆی کاندیدکە بۆ سەرۆک کۆمەڵ لەبەرەوە ئەگەر کۆمەلگای ئێران بکەینە دوو بەشەوە بەشێکی ژن بێ ئەسڵەن ژن بووینە بە پێی قانونی ئەساسی ئێران خۆی کاندیدکە بۆ سەرۆک کۆمەڵ دەیکەوە بوو 50% ئێران بە پێی ئەم سیستمە ناتوانێت. سوننەکان یارسانەکان زەردەشتیەکان با بڵێن بەهایەکان مەسیحەکان جوولەکەکان هەر بۆیان نییە باسیشکەن
دیکەوا بۆوانە ئەگەر 20% یا 15% کۆمەلگای ئێران پێک بێنن یعنی ئەم قانونە ئەساسی هیچ پرینسیپێکی ڕێزگرتن لە مافی مرۆڤ کە هەڵبژاردن یا خۆکاندیدکردنێکێ لە بنەماکانەتی تیان نیە دیارە هەر پلەپایەک لە دەوڵەتە جۆرێک لە بەپێی قانون دەبێت کۆمەڵی ستانداری خۆی هەبێ بەڵام ئەم حەقە هەر بەپێی قانونی ئەساسی دەتەوە ئەسێنرێتەوە ئەگەر سەر بەو ئاینەیە بۆ مەسەبە دیاریکراوە نەبی دەبینین مافی کەمینەکان چۆنە ئاینەکان چۆنە مەسلەی ئازادی ڕادەربڕین چۆنە مەسلەی ئازادی گشتەکان چۆنە لە ئێرانە بۆیە ئەم سیستمە ئەسڵەن لەگەڵ ستانداری ئەوڕۆی کۆمەلگای نێودەوڵەتی و پرینسیپە گشتەکانی مافی مرۆڤە متەناقزە ئەوەی کە پێویستە لە سیستمێکی سیاسی پێشکەوتووە هەبێت لە ئێرانە غایبە دە هەموو کارێکی ئێرانی جگە لە ئەوەی بێوێ خۆشگوزرانی و ڕەفاهێت بۆ کۆمەلگاکەی خۆی وەڕێز لە کۆمەلگاکەی خۆی بگرێ هیچ ئەوانە ناکە ئێران بۆتە شێرپەنجەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە شێرپەنجەی مەترسی لە چیا لە ئەمن و ئاسایشی کۆمەلگای نێودەوڵەتی یعنی ئەم سیستمە لە ڕاستیە مانەوەی قابلی قبول نییەوە تا بمێنێتەوە مەترسی زیاتر بۆ سەر هیچ کۆمەلگای ئێرانی بەرەو هەڵدێر بدەوە خەڵکی ئێران ڕۆژ دە ڕۆژ لە سایە ئەم سیستمە لە سایەی حکومەتە معتەدەلەکەی ڕۆحانیشە بەناو معتەدەلەکەی ڕۆحانیشە زیندان زیادی کردووە ئەشکەنجە زیادی کردووە سەرکوت زیادی کردووە ئەمنیەتکردنی فەزای کۆمەلگای ئێران زیادی کردووە دەستگیرکردنی بیر و ڕائازادەکان و ئاینە جیاوازەکان زیادی کردووە و لە هەمان کاتە ڕێژەی ئەعدامەکان لە سەردەمی ڕۆحانیە زیاتر بۆ لە سەردەمی ئەحمەدی نەژاد ئەگەر بەراوردی کەی بە بەرنامەی ئەم دوو سەرۆ کۆمارە بۆ ئیدارەکردنی کۆمەلگای ئێران بەڵام لە کاتێکشە ئەم سیستمە بەردەوامە ئەمە بەشێکی ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی چاوی لەم هەموو خراپەکارانەی ئێران داپۆشیوە و لە هەمان کاتە بەداخەوە وەک ئێران خاوەنی استراتیژیە من هەمیشە ئەوە وتووە وەک ئێران خاوەنی استراتیژیە بۆ وە کار بۆ استراتیژی خۆیەکەوە دۆست و هاوپەیمان بۆ استراتیژی خۆی و درێژەدانی بەرنامەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گێڕێتەوە خودی کۆمەلگای هەرێمی ژیا دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران مەترسیە بۆیان خاوەنی استراتیژیەک و بەرنامەیەکی دیاریکراونین ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتیش بخێنە ئەولاوە ئەگەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من مەبەستم زیاتر لە تورکیا و لە ئیسرائیل و لە وڵاتانی ئیسلامی سنە و لە وڵاتانی عەرەبی کەنداوە ئەگەر ئەوانە خاوەنی استراتیژیەک بەیان وەک چۆن ئێران دەستێوەردان لەوانەکە ئەوانش بیان توانێت کەمترین دەستێوەردان بکەن و ئەسڵا مەسەلەی دیموکراسی و مافی مرۆڤ و پاڵپشتیکردنیان لە خەڵکی کۆمەلگای ئێران دیارە ئەوانش ئەو سیستمانش بەخۆیان کێشەیانەیە و بەشێک لە زۆر لەو سیستمانە دیموکراسی تیا غایبە بەڵام ئەوان بەهۆی ئەو حکمی ئەو میدیا زەبەلاحی کە هەیەە بە حکمی ئەو ئابوووریە گرنگەی کە هەیەە ئەگەر بیان ویستایە یا با بڵێن ئازایەتی ئەوان لە خۆیان نیشاندایە خاوەنی استراتیژیەک بن من پێم وایە ئێران نەیدەتوانی ئاوا بکە و ئێران بە پشتیوانی لە کۆمەلگای ئێران و لە خەڵکی ئێران ئازادی خوازی ئێران و لە نەتەوەکانی دیکە لە ئێرانە ئاڵوگۆڕ ئاسانتر بوو لە ئێرانە و ئێمە زۆر چاوەڕێ ئەومان نەئەکرد کە کۆمەلگای هەموو شتێک بخێنە ئەستۆی ڕۆژئاوا و ئەمریکا بۆیە زیاتر مەترسیەکە لەسەر ئەمانە و ئەمان زیاتر هەست بە مەترسیەکانی ئێرانەکە بەڵێ زۆر سپاس کاک سۆران پاڵانی مامۆستای زانکۆ کە ئامادە بووی بۆ شیکردنەوەی ئەم باسە زۆر سپاس بۆ تۆش سپاس لە ئێوەش بینەرانی خۆشەویست کاتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوو بۆ ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە و شیکردنەوەی باسێکی دیکە هەتا بەرنامەیەکی دیکە ماڵاوە